تا ئێستا کاسبکارانی بازاڕی دارەستاوەکەی سلێمانی قەرەبوو نەکراونەتەوە دەڵێن ناونووسکراوین بەڵام دیار نییە شێوازەکەی چۆن دەبێت بۆ نۆژەنکردنەوەی بازاڕەکەش بڕیارە لەم دووشەمەیەوە دەست بەکار بکرێت. کاسبکاران ئەوەشیان لا ڕوو نییە لە بەرامبەر نوێکردنەوەی دوکانەکانیان چەندیان لێوەردەگیرێت. ئێستا بنونە ئەم دوکانی تۆ دەلاکی بووە قەرەبۆکە چۆن نووسیانە مەسەڵەن تۆ خۆت وتوتە مەسەڵەن بای ئەو نێتی ئەوە ئەوە ناتون هەمڵاندوویانە نۆڵا بووە نووسی بوو میتر خۆشان سیرەکەم زانچەنە هەمووی وا بۆیان بەستەوە هەمووی وایە هەمووی هەراوسێ دوکانەکان کردو و دوکانەکە چەمەچەنە و پارەکەت ینی بەپێی حەزمی دوکانەکە بن دوکانەکە چەند بێ قەرەبەکان ئەوە نووسی ئێتەخوان ئەوی ئێمە نووسیوە کەمە پێوانتون ئەبەنمەستا هەیە دوکانەکەی بچوو بوو بەڵام شتی گران بەهایتیا بووە بڵێ شتێکی وتووە هیوەتە دوکانێکی 20 دەفتەری نووسیوە هیواشی بە دوکانەکەی دوێنێ بێ دوکانەکە باکەم 20 میلیۆن نووسیوە من ئەی بۆ نۆژەنکردنەوەی ئەوەی سەپاکراوەتەوە وتێنێتی دەست پێەکەین لە شەمەوە بتیان کە هاتن سەرەتاوتیان بە 2 ڕۆژ ئەو خۆڵ و پیسە لابین ڕۆژەکەی شوین دیوا دەست پێکەمە دروستکردنەوەی بە هەفتەیە دروستەکەینەوە ئیترۆ هەفتێکە لە ساڵی نەریزنەوە. قایمقامی سلێمانی دەڵێ لیژنەکان 116 کاسبکاریان بۆ قەرەبوو ناونووس کردووە. زیانی بازاڕەکەش بە 1 ملیار دینار خەمڵێنراوە. قەرەبووکردنەوەی کاسبکارانیش بە پێی قەبارەی دوکانەکانیان دەبێت. دوێنێ کاری پاکردنەوە تەواو بوو شەو شوێنەکە شۆرە و ئیتر شارەوانی بەپێی ئەو سایت پلانەی کە هەبووە دیزاینێکی نوێ بۆ ئەو شوێنە ئەکات و مەوادێکیشی تیا بەکارێت کە دژە ئاگر بێت بەڵام خۆتان نەزان ئەمانە دوکانەکان بە شێوەیەکی یاسایی دروست نەکرابوو زۆربەی کۆشکی پچکۆلە بوو ئێمە ئێستا ناتوانین یعنی دەستکاری قەبارەی ئەو دوکانانە بکەین یایی ئەو کۆشکانە بکەین بەڵام تا حدێک ڕێکی ئەخەینەوە و مەوادێکیش بەکارێنی لە نۆژەنکردنەوەکەیە کە مەوادێکی سەی بێ و دژە ئاگر بێت. بەشێک لە کاسبکارانی بازاڕەکە خۆیان دەستیان کردووە بە نۆژەنکردنەوەی دوکانەکانیان بە تایبەت ئەوانەی سەربانی دوکانەکانیان کۆنکرێت بووە و کەمی سوتاوە. ئەوان دەڵێن قەرزارین و ناچارین زوو دەست بەکار بکەینەوە. وڵا قوربانەوە ئێمە تقریبا لە دوێنێ خەریکی گەشتکارین ئەو گەشتیاریمان تەواو بوو کاشەکەمان پاک کردەوە خۆمان دەستکاریەکەین بەڵێ ینی دەستەکەنەوە بە ئیش ئینشاءڵڵا دەڕابەکەمان تەواو بێ بەیانی دووبیانی دەستەکەینەوە بە ئیش بەڵێ چاوەڕێ ئەوتان نەکرد کات مەسەڵەن وڵای قەرەبەکە بەحساب ڕۆژ دووشەمە دەست پێکەن بەڵێ چاوەڕای ڕۆژ دووشەمەی بەڵێ نازانین مانگی ترێت لە ڕۆژی کێ نازەوە بەڕەمە لای خۆیانە نەتانتوانی چاوەڕێەوە بکەنەوەنی نا ئێمە پێویستی بە ئێمەوە نییە ئێمە دوکانەکەی خۆمان نۆژەنەکەینەوە لێرەوە هەموو شتان هەریەکەن ینی هەمووی نۆژەنیەکە هەموومان نۆژەنێکن ئارە وەڵا. دوکاندارەکان دەڵێن هێشتا قەرزی سەربانی پێشووترمان نەداوە کە شارەوانی بۆی دروست کردوین هیواخوازین بۆ دروستکردنەوەی بازاڕەکەش پارەیەکی زیاترمان لێ داوا نەکەن و ئەوەندەی دیکە بکەوینە ژێر قەرزەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.